لەناو هەڵبژاردی عێراقیشدا 6 جەنگاوەری کورد دەبیندرێن. ئاکام هاشم کوڕە نازدارەکەی هەولێر. ئەو دیوارە پۆڵاینەی وەکو هەڵۆیەکی بەرزی چیاکان لە هێڵی بەرگریدا ڕێگە بە هیچ هێرشبەرێک نادات زەفەری پێ بکات. لە تەنیشتی ئەویش مێرخاز دۆسکی هەیە. ئەو یاریزانە باڵەی یاریگای کردوتە دۆزەخ بۆ ڕکابەرەکانی و بەم دواییانەش بینی خۆمان بێ گۆڵێکی جوانی لە ئیسپانیا کرد. یوسف ئەمین لاوێکی دیکەیە کە تۆپی پێ لە ژێر قاچەکانیدا مانای خۆی وەردەگرێت. نوێنەری نەوەیەکی نوێشە. ئای مارشێر ئەندا زیارە لاوەکە کە لە سویدەوە درەوشایەوە. ئێستا دەبێتە مێشکی یاریەکان لە مۆندیالدا. هەروەها مارکۆ فەرەج ئەو بەهرەمەندەی ماندووبوون ناناسێت و چاوەڕوان دەکرێت ببێتە سوپرایزی ئەم مۆندیالە.